ئەمڕۆ لە یادی 126مین ساڵیادی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردیدا یاریەکی دۆستانە لە نێوان هەردوو تیپی ڕۆژنامەنووسانی سلێمانی لەگەڵ ڕۆژنامەنووسانی کەناڵی کەرکووک بەڕێوە چوو. من ئێستا ئەچمە لای کاک بەهمەن کە لێرەیە و گۆڵی یەکەمی یاریەکەی کرد و یاریەکەی کردەوە. سڵاو لێبێت، چۆنی کاک بەهمەن؟ باشی؟ هەستی چۆن بوو بۆ گۆڵی کردێ یاریەکە و جۆشە خۆش پێیە؟ لە بۆبی چاڵتۆنیان پرسی جوانترین دیمەنی تۆ پێ چییە؟ ئەو هەموو چەند ساڵی یاری و کردی خۆشترین دیمەنی تۆ پێ ئەوەیە کە تۆپەکە یا بە شەبەکەکەیە. بۆیە من کە گۆڵەکەم تر خۆ من بیرەچێتەوە. ئەنجە دایکم و خوشکەکەم و خێزان و ماڵەکانم لێو بوون خۆشتر بوو بۆ من کە گۆڵم کرد. جگە لەم یاریە ئەم شەو کلاسیکۆی زەوی بەڕێواچێ، پێشبینیەکانم بۆ کلاسیکۆ چییە؟ ڕیال مەدرید سوحبەتی لەگەڵا ناکرێ. یعنی ڕیال مەدرید ئەو کاتەشی لاوازە هەم بە بەهێزی دەرەکەوێت، بەڵام بە حکمی ویلایەتەکەی مانچستەر زۆر هیلاک بوو. بەرشەلۆنە ئەوێ بگەڕێتەوە ململانی لالیگا، تەسەورەکەم بەرشەلۆنەم شەو بیباتەوە. هیوادارم بیشی باتەوە. ئینشاءڵڵا منیش وەکو هەندەری بارسلۆنا حەزکەم بارسلۆنە بباتەوە. سپاس دەکەم بەڕێزی. بەڵێ یاریەکە بە ئەنجام لە بەرژەوەندی یانەی کەرکووک یانەی سلێمانی بوو، بەڵام لە یاریکردندا بەڕاستی یانەی کەرکووک زۆر باش بوون. من ئەمەوێت ئێستا لێرە کەسێکی تر بدوێنم، کاکشوانی لێیە کە وەکو ڕاهێنەری ڕۆژنامەنووسانی سلێمانی ئەمڕۆ لێرە بوو. سڵاوت لێبێت، چۆنی کاکشوان؟ باشیت، سپاس دەکەم. کاکشوان ئەمڕۆ سەرپەرشتی ئەم تیمەت ئەکرد؟ سەرپەرشتی ناکەم، ڕاهێنەری هەربشی. کاکشوان بە گلەیەکت لێ بکەیت وەکو خانمانی ڕۆژنامەنووس. ئەی بۆ خانمانی تیانی بۆ تیپێ دروست ناکەن بۆ خۆتان یاریکەنیەوەش، بۆ پێشنیاریەوە ناکەن تیپێ دروستکەن لەگەڵ پیاوانە یاریکەن. ساڵی داهاتوو پێشنیارە بکە بۆ خانمان. انقلابێکی لەسەر کەم و ساڵی داهاتوو ڕاهێنەری تیمی کچان بم بەسەر چاو. پێشبینی چییە بۆ جێمی دووەم ئەتەوێ یاریزانەکانت چۆن یاری بکەن؟ ئێمە تا ئێستا بردومانێتەوە شی بینەوە. شتێکی تر کە لەسەر یاریزانەکان بڵێن زۆربیان کێشیان زۆرە، ئەمە وا ناکات کە یاری باش نەکەن. چیان پێڵێن؟ مشکلەی برنجە، مشکلەی برنجی هەیە بەعام هاوڵاتی قورجش منووساوە. برنج زۆرە خەن زۆربەی ڕۆژنامەنووسەکان ئەوەی کەم ڕۆهاتوون دەستەکەم برنجیان زۆر خواردووە. دەستەکانە ساچمە لای ڕاهێنەری یانەی کەرکووک کاکاکۆ. سڵاوت لێبێت، چۆنی کاکاکۆ؟ ئەم کاتت باش. تیپەکەت بە گۆڵێک لە دواوەیە، پلان و تاکتیکەکانت چییە بۆ ئەوەی کە تیپەکە و پێش بخەیت و ئەمڕۆ کەرکووکیەکان لە ناو سلێمانیا براوە بن؟ ڕاستی ئێمە هاتوین بۆ بردنەوە، هاتوین بۆ نهاتوین بۆ دۆڕێن، بەڵام سوپرایز بوو بۆ ئێمە لە سەرەتا بە دوو گۆڵ پێشکەوتن، بۆیە پلانمان داناوە لەم شەوتا نەک تعادولی بکەینەوە، بەڵکو ئێمە بۆ بردنەوە هاتوین. ئێمە لەگە خۆمان دەوڵ زۆر نامانێناوە ماڵ سڵاح داودە و فایق داودەی ڕەحمەتیەوانە بە دەهۆڵکتانەوە هاتوون، بە دەوڵکتانەوە ڕۆینەوە. ئەڵێن کە لەفەیەکی زۆرتان خواردو و کاریگەریە و لەفەیەکە دۆڕاوە، نەمە چییە؟ وەڵام لەفە خوراوە بڵین لەفەمان نەخواردووە، بەڵام پەیوەندی بەوە نییە. دڵنیام ئێستا و لەفەیە خراپەکەی گۆڕین بۆ باشی هێز و قوتمانەداتێ بۆی کە یاریەکە ببینەوە. دەستە خۆشە بە هیوای بردنەوە بە کەرکووکیەکان، چکە من خۆم بە کەرکووکی ئەزانم. دڵنیا بە بردومانێتەوە. بەڵێ وەکو کاکاکۆ وتی ئەوان بۆ بردنەوە هاتوون، بە دەوڵ زڵماوە هاتوون، بۆ ئەنجامی بردنەوە هاتوون. بەڵێ ئەوە ئەگەر کامێرەمانەکەم نیشانتان بە ئەها ڕوحی وەرزشی کلاسیکۆی نێوان یانەی کەرکووک و سلێمانی کۆتایی هات بە ئەنجامی 2-1 بە بەرژەوەندی ڕۆژنامەنووسانی سلێمانی. من ئێستا ئەچمە لای کاک ماکوان کە ئەمڕۆ بێشەری ئەم یاریە بوو. سڵاوت لێبێت، چۆنی کاک ماکوان؟ ئەم کاتت باش؟ کاک ماکوان دیتم دیوە عفونکە. کاک ماکوان یاریەکە چۆن بەڕێوە چوو؟ ئەنجامەکە چۆن بوو بەلاتەوە؟ سپاس دەکەم. وەڵای ئەم جۆر یاریانە چونکە زیاتر یاری تەرفیهین، زیاتر ئەو کەسانە ئەنجامی ئەدەن کە کەمتر بەلای تۆپی پێدا هاتوون، زیاترەوان خەریکی کاری نووسین و میدیا و ئەم بابەتانە بوون. ئەم جۆر یاریانە بۆ تەرفیهین، بۆ یاری خۆشین. بەڵام لەگەڵەوەشدا ئەتوانم بڵم یاریەکە یاریێکی بەهێز بوو، چێژبەخش بوو، بە تایبەت تیپی کەرکووک لە ڕووی بڵاوبوونەوە لە یاریگا و دەست بەسەراگرتنی یاریگادا زۆر باش بوون. یاریەکە یاریێکی خۆش بوو، هەرچەندە تەرفی و بۆ خۆشی و بۆ ڕۆحی بەرزی مقداد مەدحەت بەدرخان بوو، بەڵام چێژبەخش بوو، دەستخۆشی لە هەردوو لاکەن. دەست خۆش بێت. ئەم شەو یاری کلاسیکۆی زەویش بەڕێوە دەچێت. پێشبینیەکانت بۆ یاری کلاسیکۆ چییە؟ و پێشم بڵێ هەندەری کامیانیانی؟
خۆی هاان ئاشراکردنی هاندانی هەریانەیەک زۆر تۆزە قورسە ئەویان هەڵگرە بۆ دوایی ئەگەر وتمیانە بەڵام یاریێک ئەتوانم بڵێم جۆرێک لە جۆرەکان یاریی بەهێزە یاری کلاسیکۆی زەویە لە ڕووی دەرونیەوە ڕیال مرتاحترە توانیتی چامپیۆنزیک بەرێ بە 8 خاڵ لە پێشەوەی ئەم شۆ بیباتەوە بە 11 خاڵ پێشەکەوێ بەڵام لە ڕووی جستەیەوە 120 خولە یاری کردووە ینی ڕیال مەدرید زۆر قورسە بەرامبەر بە یانەی بەرشلۆنە ینی بەرشلۆنە تەنها شتێک بەدەستیەوە ما بە لالیگا ئیسپانیا کە منافەسەی لەسەر بکە لەبەر بە ئاسانی خۆی بەدەستەوە نایە ئەم شەو لە ناو سانتیاگۆ بنابوو لە ڕووی دەرونیشەوە ئەگە هەر کەسێ مرتاحتر بوو هەڵبەت ینی تۆ یاریگام لە ڕووی دەرونیەوە لە بەرژەوەندیانی ڕیال مەدریدە بەڵام لە ڕووی جستەیەوە ئاستی هیلاکن بەرشلۆنەش تاکە چەکێک کات تاکە بیتاقی کە ما بێت بەدەستیەوە بردنەوەی ئەم یاریەیە بۆ یاریەکە یاریێکی بەهێزە ئەتوان بڵم سەرنج ڕاکێشە پێشبینی ئەوە کەم بۆ ئاست و ئەنجامی کە ڕیال مەدرید بوو ئەو قۆناغی تێدایە ڕەنگە لە بەرژەوەندی ڕیال مەدرید کۆتایی بێت دەستەکان خۆش بێ سپاس کاک ماکوان بەڵێ وەک وتراوە لە وەرزشدا ئەوەی گرنگە ڕۆحی وەرزشیە هەرچەندە ئەمڕۆ ڕۆژنامە نووسانی سلێمانی یاریەکەیان بردەوە بەڵام دەبینین لە دوای یاریەکە یاریزانانی هەردوو تیم هەم ڕۆژنامە نووسانی سلێمانی و هەم ڕۆژنامە نووسانی کەناڵی کەرکووک کە ئەمڕۆ میوان بوون لە شاری سلێمانی باوش بە یەکدا دەکەن و ماڵ ئاوایی لە یەک دەکەن. پێویستە گۆڵ یەکەم تۆماکەی لە ناو یاریگاو لەنێو زەوی